سڵاو خۆشەویستەکانم، قوتابیان خوێنکارانی ئازیز، من سرود خورشید لە کەناڵی ئاسووی زانکۆوە لە درێژەی ڤیدیۆکانمان لەسەر زانکۆی سەلاحەددین بەردەوامین بۆ ئەوەی هەموو کۆلێژەکان بەشەکانی بە زانکۆڵایەن پارالێل ئێواران کەمترین کۆنمرەی وەرگیرا و بۆ ئەوەی خۆشەویست بەیان بکەین بۆ ساڵی خوێندنی 2022-2023 بۆ ئەوەی وەکو بناغە و بەرچاوڕوونیەک بەکاری بێنن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاینتان بۆ ئەو قوتابیانەی کە ئەمساڵ پۆلی دوانزەن بە هیوای سودبینین ئێوەش بۆ وەرگرتنی زانیاری تەواو تا کۆتایی ڤیدیۆ لەگەڵمان بن. لەم ڤیدیۆدا باسی کۆلێژی یاسا هەروەها کۆلێژی زانستە سیاسیەکانەکەین بۆ ئێوەی خۆشەویست تاوەکو بزانین بە پارالێل زانکۆڵاین ئێواران ئەگەر هەیەی کۆنمرەیان چەندە. خۆشەویستانم، طبعاً هیچ بەشێکی با بڵێن ئەم کۆلێژانە چ کۆلێژی یاسا و چ کۆلێژی زانستە سیاسیەکان ئێوارانیان نییە، واتە تەنها زانکۆڵاین و پارالێلیان هەیە. بەشی یاسا لە کۆلێژی یاسا زانکۆی سەلاحەددین کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 81.429 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 88.8. پارالێلی پارێزگا 77.6 و گشتێکەی 8.8. لە کۆلێژی زانستە سیاسیەکان بەشی پەیوەندی نێودەوڵەتیەکان و دیپلۆماسی زانستی وێژەی وەرەگرێت 66.644 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 68.5. پارالێلی پارێزگا 59.854 و گشتێکەی 64.468. کۆتا بەشمان لەم ڤیدیۆیە لە کۆلێژی زانستە سیاسیەکان بەشی سیستمە سیاسیەکان و سیاسەتی گشتی لەقەکەی واتە زانستی وێژەی وەرەگرێت 64.1 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 68.9. پارالێلی پارێزگا 58.1 و گشتێکەی 64.7. خۆشەویستانم، ئەلبەتە ئەمە کەمترین کۆنمرەی وەرگیراو بوو لە کۆلێژەکانی یاسا و زانستە سیاسیەکان بە پارالێل و بە زانکۆڵاین. بۆ ئێوەی خۆشەویستمان باس کرد بە هیوای ئەوەی سوودی لێ ببینن. ئێوەش لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە بە ئەوانش سوودی لێ ببینن.